ئەم چالاکیی ئەمڕۆ ئەم پاڵپشتیی ڕێکخراوەکان و کۆمەڵی قوربانیان و کاروباری کۆمەڵایەتی هەڵەبجە پاڵپشتێکی معنەویە بۆ بەڕێزیان و ئەمە ئەوە کات کە ئەو بەتەنیانە و کاتێک ئەو سۆزی بۆ هەڵەبجە و بۆ خەڵکی هەڵەبجە هەیە بە دڵنیایەوە خەڵکی هەڵەبجەش ئەویان لە ئامێز گرتووە. ئەم چالاکیە تعبیرە لە پاڵپشتێک و بەردەوام بوون لەسەر ئەو کەیسە و ئیدامەدانە بەوەی کە بتوانێت لە ئایندەیەکی نزیک ئینشاءڵڵا ئەو نەتیجانە یەکلایی بێتەوە و ژیان دووبارە بێتەوە لای ژیان خان و ئەو ناڕەحەتی و ناخۆشیانەی کە تێیپەڕاندووە بەخۆشی و بە کامرانی ئینشاءڵڵا بەڕێیان کرد. خۆشحاڵم لە باووش خزم و کەس و کار بەلەم باشترە هەڵەبجەیەکان هەموو خزم و کەس و کارەمەنان ماریان بوون من باووشیان کرد دەرکەی ماڵیان کرابوو لەسەرم ژیان بووم هاوناز بووم هەر ناوی تریش بێت هەرمانیان قبولە و منیش هەوڵە دەم کە جێگای شانازی بم بۆیان لە هەر شوێنی بم ئێستا لە هەولیرم لە هەر شوێنی لە دنیا بم ئەو پێناسەی هەڵەبجەی بووم و من گەورەترین شانازیە بە هەر ناوی کە بم کورد بودن و هەڵەبجەی بوونم بۆ من جێگای شانازیە و ئەوە بۆ من دووبارە دەکەن کە پشتیبانە منان سپاسە تۆ ڕێکخراوەکانە هەڵەبجە و کۆمەڵی کیمیاباران و دەستەی گەشتپێدان چادوری کۆمەڵایەتی لاوان دەکەم کە بنونەتی هەموو خەڵکە هەڵەبجە حەزان و ناحەزان لەگەڵام بوون مەمنونم.